بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم لە خزمەت سێبەری ژیانی هاوڵانی پێغەمبەری خوایە صلی الله عليه و آله وسلم ژیان بەسەر ئەبەین. ئەو هاوڵانەی بە چاوەکانی سەریان بە حزوری پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم شاد بوون. ئەمڕۆ لە خزمەتتانە ئەمەوێ یەکێک لە ئەو هاوڵانەی کە قائیدێکی زۆر گەورەیە لە ڕووی عەسکەریەوە لە خزمەتیا ژیان بەرینە سەر، کە بریتیە لە موثەنای کوڕی حارثەی کوڕی سەلەمەی کوڕی ضەمضەمەی شەیبانی. بە موثەنای شەیبانی مەشهورە. هەندێک ناو هەن لە عەرەبیە ئەلفولامیان لەسەرە، هەندێکشیان ئەلفولامیان لەسەر نییە. موثەنایەکێکە لەو ناوانەی کە ئەلفولامی لەسەرە. مثلا عباس، ئێمە خۆماڵێن عباس بە لە عەرەبیە وتێ ئەلعەباس. موثەنا خۆمان هەر ئەڵێن موثەنا، ئەویش هەروەهایە پێ ئوترێ ئەلموثەنا. موثەنای شەیبانی یەکێکە لەو کەسانەی کە لە ئەهلی عێراق لەسەر حدود لە بەینی کۆتایی فورات و سەرەتای وڵاتی فورسەوە لەوێ ژیان بەسەر ئەبەن شەیبانیەکان. ئەمیش خۆی بۆ خۆی لەوێیە و یەکێکە لە گەورە پیاوانی و عەشرەتە. کەسێک هەبووە لە ناو شوعەڕای قوڕەیشە، بەڵێ شوعەڕای عەرەبە بەگشتی، کە بریتیە بۆ لە عیمڕانی کوڕی موڕەی شەیبانی، یەکێکە لە شاعرە زۆر مەشهورەکان کە لەو زەمەنە بەبێ ئیعلام زۆرێک لە عەرەب شعرەکانی عیمڕانیان وتۆتەوە. عیمڕان ئەکاتە خاڵی ئەم موثەنایە کە ئێستا ئێمە لە خزمەتیان. طبعا موثەنا زۆر شعری لە جاهیلیا بەسەرا وتراوە، چونکە وەکو فەخرێکی زۆر گەورە بۆ شەیبانیەکان باس کراوە. هەموو شاعرێکی شەیبانی ئللا شعری بەسەر موثەنایە وتووە. قسە و بەسەرهاتی لە جاهیلیەتە دوور و درێژە. یەکێک لەو جەنگانەی کە باس ئەکرێ لە کاتی جاهیلیەتە کردوویەتی، قەبیلەی تەغلوب هەبوون. هێرشێک کاتە سەریان ئەویان کە ئەکوژێ ئەوەی کە زیندوو ئەمێنێتەوە لە حەیبەتە خۆی ئەکا بەناو فوراتە، زۆرێکیان ئەخنکێن. دواتر هەموو ئەو داهاتەی کە ئیگرێ خۆی هیچی لێ هەڵناگرێت تەوزیعەکە بەسەر هاوڵەکانیە. ئیتر ئەمە بێتە قسەیەکی مەشهور لە ناو عەرەبە. حتا شاعرێک لە شاعرەکان شعر ئەڵێ بەسەر نەک خۆیە، بەسەر ئەسپەکەی با بڵێن موثەنایە، ئەفەرمێ ومن الذي غش الدليكة سيفه على حين أعيا الفرات كتائبه. ئەفەرمێ ئێمە لەناو ئێمەوەتە لە بەنی شەیبەیە کەسێک هەیە کە دولەیکە، کە ئەسپەکەی ئەوە کاتێکەوە ئەسپەکەی شمشێر دەرئەهێنێ، ئیتر فرات بە قورسی خۆی و ئەو ئاوە گەورە ناتوانێت کەلوپە لە جەنگەکانی ئەم هەڵگرێ. ئەوەندە بەهێزەوە هێرش ئەکات و پەلامار ئەدات و جەنگ ئەکا. وەلحاڵێکێکە لە قائیدە عەسکەریە زۆر گەورەکان کە شۆرەتێکی زۆر گەورەی لە ناو عەرەبە پەیا کردووە لە زەمەنی جاهیلیەتە. شێوازی موسڵمانبوونی ئەم پیاوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە خەریکی دەعوە و بانگەواز بوو لە ناو مەککا و عەزەتێکی زۆر ئەدرا و دواتر وردە پشتی نەما لە ناو مەککا. دوای عام الحزن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە دوای مەوایەکە ئەگەڕا، بۆیە هەر کەسێ ڕووی بکردایەتە ناو مەککەوە بە مەبەستی حەجکردن، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەچوو محاولەی ئەکرد قەناعەتی پێ بکا کە بێتە پاڵپشتی ئەم و ئیتر مەککە بەجێ بێڵە و بچێ بۆ شوێنەتر. ابن عباس ومان ئەگێڕێتەوە، ئەفەرمێ عەلی کوڕی ئەبی طالیب بۆی گێڕامەوە، وتی من و ئەبوو بەکری سەدیق لە خزمەت پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم ئەڕۆشتین. ئەفەرمێ کە ڕۆشتین سەیرمان کرد و گەڕاین، عەشرەت و قەومێکمان بینی کە پێکەوە دانیشتبوون، کەسێکیان تیا بوو زۆر جوان بوو.
ئەڵێ چووینە پێشەوە و ئیمامی ئەوبەکر فەرمووی ممن القوم ئەمە کێن ئەم گەلە وتیان من شەیبانی بنی ثعلبە لە عەشیرەتی شەیبانی بنی ثعلبەین ئەبوبەکر الله ڕووی کردە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وتی بأبي أنت وأمي يا رسول الله دایک و باوکم بە قوربانت بێ ئەم قەومە ئەمانەی کە ئێستا دانیشتون هؤلاء غرر في قومهم غرر في قومهم ئەمانە وەکو سەردەستەی قەومەکەی خۆیان ئاوان کەسانێکی زۆر بەهێزن دانیشت و لە پێشەوە دانیشت و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە دوای ئیمامی ئەوبەکرەوە دانیشت لە لای ڕاستیەوە مەفروقی کوڕی عەمر لەم لاترەوە هانیئی کوڕی قەبیسە مثەنا لەگەڵ نوعمانی کوڕی شوڕەیکە هەموو ئەمانە پێکەوە دانیشتن بە دەوری ئەوبەکری سەدیقەوە و ئیمامی عەلی لەگەڵ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە پشتیەوە دانیشتە بوون ئیمامی ئەوبەکر زۆر بە نەرمی و هادیئی طەبیعەتێکی زۆر نەرمی هەبوو ڕووی کردە ئەو کەسیان لە هەمویان جوانتر بوو زمانیشی پاراوتر و کە مەفروق بوو چونکە مەفروق مەشهور بوو بەوەی کە دوو پەلکەی زۆر جوانی هەیە لە عەرەبە باسییان نەکرد و لە هەمویان سیما و هەیئەتی جوانتر بوو ڕووی کردە مەفروق و پێیوت كيف العدد فيكم ئێوە ژمارەی قەومەکەی ئێوە شەیبانیەکان چەندێکن وتی زۆرترین لە 1000 ولن تغلب الألف من قلة وهزارش لكميتها ناشكي واتە زۆرین وتی چۆنە هێز و تواناتان چۆنە كيف المنع ئەویش وتی علينا الجهد وفينا الجد هەموو جهدی خۆمانەکەین و جدیەت و گورج و گۆڵیمان تایە و کەسی سەخی زۆر بە قووەتیشمان تایە وتی جەنگتان لەگەڵ دوژمنەکانتانە چۆنە فەرمووی ئێمە قەومێکین مەفروق وتی ئێمە قەومێکین لنؤثر الجياد على الأولاد ئەسپەکانی خۆمان لە مناڵەکانمان خۆشترێت چکە ئەسپەکان جەنگی پێک سیلاحەکانمان لەو دارانەی کە ناشتومانە خۆشترمان ئەون واتە ئەهلی جەنگین ئیتر ئەمانەمان حازرە هەمووی والنصر من عند الله نصر الله خواوە جل جلاله اینجا ئیمامی ئەوبەکر دوای ئەم قسانە تۆزێت جەوەکەی هادئ کردەوە و ناساندنی بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خۆشەویست لە دواوە بوو فەرمووی ئەوە قەد بەلەغەکم أنه رسول الله صلى الله عليه وسلم بيتان جيشتوه كحوالكتان بيستوه كبيغمبري كاتوه كبيغمبري خوايا صلى الله عليه وسلم أم بياوي كلا بشتموه وتيان بالي بيمان جيشتوه باسكراوه أقامان ليتي فيكسر لم كاتا مفروق الصاوتي فإلى ما تدعو يا أخا قريش هو بري قريش تو بو چي بانقواز مانك أتويت شي بلي إنجا بيغمبري خوايا صلى الله عليه وسلم هاتا ناو مجلسك وفرموي أدعو إلى شهادة أن لا إله إلا الله وحده لا شريك له هواركم وبانكم بويك شايتي بدريك هيج برستراوك نية غير ذاتي حق بتاكو تنهاو هي الشريكي كينية ومن بيغمبري أوم وهركسيك إيمان بين أبي دالدم بدا أبي يارمتين بدا سركوم أو تا قريش بشتيان تيكردوم بيغمبري خوايا صلى الله عليه وسلم بدروخ سوتوا ناراحتم أكن إن جام آية بيروزي خوندوا قل تعالوا أتلوا ما حرم ربكم عليكم ورن بابوتان بخوان مو بسرتنا أو كخوا جل جلاله لأيوي حرام كردوا ألا تشركوا به شيئا شريك بخوا قرار ندن وبالوالدين إحسانا شاك كاري لقل دايكو باوكابكن ولا تقتلوا أولادكم من إملاق لترسي برسيتي نشن من الله خوتان بكوجن نحن نرزقكم وإياهم إيما إيه ورسق أدين نرزقكم وإياهم طبعا ما يتلى طافتك زور قوريتي أفرمين من الله كان مكوجن لترسي أو يقراني وبرسيتان به إيما الرزقي إيوش أدين أوانيش يعني رزقي خوشتان من بيشتر هالدعوة رزقي من الله كان يجب همان شواز أدين إن جاء فرموي ولا تقربوا الفواحش ما ظهر منها وما بطن أويك بنهيني أوي بأشكرا نزيكي فواحش أخرى بكاري كان مكونوا ولا تقتلوا النفس التي حرم الله إلا بالحق أو مروفي كخوي قورا حرامي كدو لستان نيكوجن إلا بحق وجاقي خوي نبي ذلكم وصاكم به لعلكم تعقلون أما بلاغي خوي كأنما شون وصيد إنسان بقرنجي وري أقري أبي أواور بجيري حتى وكو تيب فكرن وعقلي بيابكن طبعا هم صفات أنا صفاتي زور برزن أما أنا أيانزاني بو ذاتي إنسان خويتي
بۆیە مەفرۆق پیاوێکی عاقڵ بوو جارێکی تر وتی وإلى متى تدعو يا أخا قريش باش داوای چی تر باد لێ ئەکەی یعنی تۆ داوای چی ئەکەی هەر ئەمانە بێ ئەمانە ئەکەین وتي إن الله يأمر بالعدل والإحسان وإيتاء ذي القربى وينهى عن الفحشاء والمنكر والبغي يعظكم لعلكم تذكرون خوا أمرتان في أكاب عدل وعدالة لسر زوية بإحسان وشاككاري وإيتاء ذي القربى أواني كنزكتان لخزم كس أقاتان ليان بيو خزمتيان كان وينهى عن الفحشاء والمنكر خرابكاري كان منكر كان بغي والزنا خوا نهيتان لأكا لمانا يعظكم آموشقاريتان أكا رب العالمين لعلكم تذكرون هتاوكو ببيرتان بيتوا عقل إنسانات بيتوا شوين خوي ولمشتان أخوتان بارز ألم كاتيا طبعا جوان لم آية بيروزانة وهمو يعني جوان قرتبو بچاكي زانيان كخويان چي أكوية سرشانيان وأم بياما داواي چي أكا طبعا عرب لم كاتا زور زيرك يعني تصور كان ئێمە زۆر کات ئەخوێنەوە ئەمانە خەڵکی دەشتەکی بوون بۆ شێوازە بەڵام کاتە سێری وردەکاری ئەەکەی ئەمانە هەمووی عەباقیرەی زۆر زوو لە تێگەیشتون ئەبلەه و تەمەڵ نەبوون حاڵی نەبن پشتی شتەکانیان خوێندوێتەوە مەفروغ یەکسەر وتی دعوت والله يا أخا قريش إلى مكارم الأخلاق ومحاسن الأعمال بەخوا ئەو شتانەی کە تۆ وتێ هەمووی ئەخلاقی بەرزن کردەوەی زۆر گەورن بەس ئەمە هانیئە شيخنا وصاحب ديننا أم بياوي ديني أما زين شيء الله هاني أوتي والله أم قصاني كرده هم وجهك خويتي كإنسان قبولك بس تأخذ أزاني أما نري قومك جورة لا بشت ما نويا أبي برسيان بيبكين لخونات وين بريار بدين والله لتو أجرين وأبي غمري خوا صلى الله عليه وسلم إن جدوائي مفروق روي كرده في غمري خوا صلى الله عليه وسلم وهذا المثنى أمج مثنايا شيخنا وصاحب حربنا أما الشيخ قوري إما بيري إما وخواني همو جنگكاني بياوي عسكري إما أم بياوي بزاين شيء الله وتي والله أي بيغمري إخوة صلى الله عليه وسلم قد سمعت مقالتك بودي جوم قد لو مقالة ولا كلماتاني كفرمت بلام أي خوشويست إما لنيوان دو روبارين روبارك عرب روبارك فارس كوتون انت أو بينه ئەمەی بەشی عەرەبە ئەتوانین هەرچیمان بێ ئەتوانین بکەین کەس ناتوانێت دەرەقەتی ئێمە نایە بەس ئەوەی بەشی فارسە زۆر خەتەرە ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و عەهدمان کرد لەگەڵ کیسرای فارسە کە بە هیچ شێوازێک ڕووداوێک دروست نەکەین و هیچ کەسێکیش نەهێین لە مەنتیقەی خۆمان اینجا من هەرچی سێری ئەم کەلیماتانە ئەکەم إن الله يأمر بالعدل والإحسان بەخوا ئەمە ئەخیرەکەی بۆ ئەخۆ ئەڕوا إني أرى من وأبين يكرهه الملوك حرشي ملك الرقي لم آيات أبته لم كلماتنا ما حق طواوا سري زيركي مثناك ليرا بس أزانم أما جنگي كي جورا برباكا حرشي الدنيا أبته درجي بيغمري صلى الله عليه وآله وسلم فرموي ما أسأتم في الرد إذ فصحتم أخوة هيج غلط يكتر نكر كاتبة فصيحي والرواني جوابتان داما وبلان بزانا وإن دين الله لا ينصره إلا من حاط به من جميع جوانبه جاء مثنى وتي بيغمري صلى الله عليه وسلم والله إما أتوين نصرتي توبين ولا إما يك عرب ناتوان دز بين بوتو بس والله إما حسنا بيناكل الكسرى عهد من بدريك تو كيشل الكسرى دروز نكي إماش بشي عرب هم وكنترولك بيغمري صلى الله عليه وسلم فرموي والله أم ديني خوا كز ناتواني كسر ناتواني نصرتي بدا لسوتك وبني لدينك أبل همو لا كان وبني لدينك إن جا نصرتي خوا بويدي لبرو نابي مرج دابني لسر دين والله من مثلا أم بشي دينك أم بشم بيناكري لا والله أبي بسم الله إلا بك لا أول تآخر أما جنجل قال فرس وعرب وعجم وهموي وتيان دي شيخ مانو صاحب الدين مانشي وتوبابتين بقرينه وبرسيارك بلان بيغمري صلى الله عليه وآله وسلم فرموي أي بنو شيبان دڵنیابن زۆر تێناپەڕێ بە چاوەکانی سەر ئەبینن خوا مڵک و ماڵی کیسرا سڵتە و قووەتی کیسرا خاتە بندەسی ئێوە زاڵە بن بەسەریانە طبعا ئەم کەلیماتانە زۆر غەریب و بەلایەنەوە هەموویان گوێیان گرتبوو
فرموي أرأيتم لم تلبثوا إلا قليلا حتى يورثكم الله أرضهم وديارهم وأموالهم أمانة هم أداتي أتسبحون الله وتقدسونه تسبحات إخواءك نخوا بقور أزان وباكو بيقر سيري أكن أقر أمانة همو بيعطاك ألم كاتا هاني أخوي بينا جيراها وأريك إخواء أما بيني تدي اللهم لك ذا أخواء فريامان كو أما بيني تدي نجاة من بلا كسرى إن جاء في غمر إخوة صلى الله عليه وسلم فرموا يا أيها النبي إنا أرسلناك شاهدا ومبشرا ونذيرا وداعيا إلى الله بإذنه وسراجا منيرا هو أي بيغمر إخوة صلى الله عليه وسلم ئێمە تۆمان ڕەوانە کردو تا شاهید بی بەسەر ئەم قەومەوە پەیامەکەیان پێ بگەێنی مبشرا مژدەیان بدەیتێ ونذيرا بیان ترسێنی وداعيا إلى الله بإذنه بإذنی خوا تۆ داعی بی و پەیامەکەی خوا وسراجا منيرا چرایەکی زۆر ڕۆشن و پرشنگدار بی بۆ ئەم قەومە لێرە ئیمانیان نەهێنا بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم گەڕانەوە شوێنی خۆیان کە گەڕانەوە یەکەم کەسیان لەم جەماعەتە کە بیری کردەوە زۆر فکری جوڵان بریتی و لە مثەنە لە ناخەوە بڕیاریدا ئیمان بێنێ بۆیە لە سیرە هەندێک ئەفەرمون لە ساڵی 9 هیجریە ئیمانی هێنا هەندێک ئەفەرمون لە 10 هیجرەتە ئیتر دواتر بە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نەگەیشتەوە ئەفەرمێ ئیمانی هێنا لێەوە وردە وردە لە ناو خەڵکا دەستی کرد بە دەعوە و بانگەواز هەر ئەم کەلیماتانەی بیستەوە لە خەڵکی ئەبیست خەڵک ئەهاتن خەبەریان بۆ هێنا چی ڕوویداوە چۆن بووە چیتر گوزەرە لە دوای ئێوە گوێی هەڵخست بوو ئەم پیاوە عاقڵە وردە وردە ئیمانی ناو چەند کەسێک لە قەومەکەی خۆی 30 کەسێکی کۆ کردەوە ئیمانیان هێنا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وفاتی کرد و ڕۆیشت و ئیمامی ئەبوبەکر بوو بە خەلیفەی مسلمانان لەملاوە مەشغوڵن لەولاوە حروبی ڕیدەیە و لەولاوە لەپڕ خەبەریان ئەبیست کەسێک زۆری هێنا بۆ فرس هەر ڕۆژەی لە سوچێکەوە ئەدا لە فارسەکە ئیمامی ئەبوبەکر ئەی هاوار ئەم کەسێک کێیە نەسەبی ناناسین وا بە زۆر خۆی سەلمان بەسەرمانە کێی ئەم کەسە لەگەڵ چەند کەسێکە وتیان ئەی ئیمام ئەی ئەبوبەکری سەدیق ئەوە بریتە لە مثەنای کوڕی حارثە کوڕە ئەوە وا مەزانە نەسەبی ئەم کەسە هیچ شاراوەیەکی تیان نییە هذا رجل غير خامل الذكر يكم مجهول النسب نية دومش قد نايون نابه حرب بين اشتيه أكاتا وكنا لنا وخلقها به يسر زوري بو فرس هنا وبو كسرى هنا وممتلكات دايرة ليه بلا مردا إمام أبو بكر للرواياتك على نامي بونا للرواياتك على مثنى خوي كبستي إمام أبو بكر حوالي برسي وقرايو على هات الناو مدينة وبيني في غمري خوا صلى الله عليه وسلم نما وإمام أبو بكر أمير إيمان دارانا هات خزمت إمام أبو بكر ناسية كلقل مفروق ولقل هانئ أو أنا رشتبنا خزمت بيغمر إخوة صلى الله عليه وآله وسلم هات خزمتي وتي يا خليفة رسول الله من تازة بيغمرنا ما صلى الله عليه وسلم بخزمتي بقام أو هاتمة خزمتي تو استعملني مع من أسلم من قومي بكارم بين أبو دينك لقل أوانيك إيمانا هنا ولا قومكم أقاتل بها هذه الأعاجم تاوكو بتوانا بميلي خوم جنكم شكتا إسا ببسر برشتيار كردوما وإسا هاتون بيعتم بتوداو أفرمي أيش ناميك عهدك بونوسيو تسليمي كيلوتي برو لقل قرايا وعهدك بشاني قومك ده هم قومك إيمانيا هنا نزيكي 1000 كسي كو كردو بدوري خويو إنجا ورده دسي كربة جنگ وجهادي زور قورة يكمن كز لإيمان داران شمشيري هلكي شابر عما بفورس أم بو زورك ل روايات الشيعر كان لمثنى هو مثنى هندق أفرمون صحابي بيغمبر النية صلى الله عليه وسلم شكو ألين صحابي بيغمبر إخوة صلى الله عليه وسلم أو كسيك أي بينات ولزمني أو بإيمان داري أبي أوانيك ألين لدواي بيغمبر إخوة إيماني هنا وألين يشتغل نبوت الصحابي بلام أوانيك ألين لصالي نوي كوتشيا وألين يكيك لأصحابي بيغمبر إخوة صلى الله عليه وسلم بويا للسلسلة أصحابنا وكي ذكر كرا وباس كرا أفرمي دسي كربة جنگ وجهادك زور قورة يكمن كز لقل فرصة جنگي كردو بريتيا لو زوري هنا أبو فرس
دواتر نامەی نرد بۆ خەلیفەی ئیمانداران کە مەدەدم بۆ بنێرە هاوکاریم بۆ بنێرە بۆی تەواو دەریان کەم لە وڵاتی عەرەب هەمیشە ئیمامی عومەر یاسایەکی هەبوو ئەوی بە ئەو نەکەوێتە نێوان من و ئیماندارانەوە دوای ئیمامی عومەر بە ئیمامی ئەوبەکری وتی ئەم کەسە کێیە یوئەمیڕ نەفسەه هەر خۆی بە زۆر کرد بە ئەمیر ئێمە نەمان کرد هەر خۆی وهای کرد ئەوەندە قارەمانەتی نوان هەتاوکو بوویە ئەمیر فەرمویان ئەوە موثەنای کوڕی حارثەی شەیبانیە دواتر براکەی مەسعودی کوڕی حارثەی شەیبانی هاتە ناو مەدینەوە کە هات سێری کرد ئیمامی ئەوبەکر تەواو بە زەمەنی ئیمامی عومەر ئیمامی عومەر مەدەدێکی زۆر گەورەی بۆ ناردن و ئەبوو عوبەیدی نارد کە کردی بە قائیدی هەموو جێیشەکان و سەردەستەی بەشێکی بەهێزی جێیشەکە بریتی بوو لە موثەنا ئەفەرمێ جەنگێکی زۆر گەورە کرا پێ ئوترێ معرەکەت الجسر معرەکەت الجسر مەشهورە کە موسڵمانان تیا شکستیان هێنا بەرامبەر بە فارس ئیمامی عومەر مەشهورە یەکێک لە کاتە زۆر حەزینەکانی هەندێک ڕوایەت ئەڵێن 6 مانگ حوزنی ئیمامی عومەر تەواو نەبوو غەم و خەفەتی لەو جەنگە کە ئەوە موسڵمانەوە شکستیان بەسەر هات ئەفەرمێ تەواو نەبوو ئەفەرمێ ئیمامی عومەر لەسەر منبەر بوو خەبەری بۆ هات کە لە معرەکەی جیسرە شکستیان هێناوە و هاوڵان زۆرێکیان لە شەهید بووە ئەفەرمێ ئیمامی عومەر ئەوەندە گریا بەسەر منبەرەکەوە کادە ئەیەسقوط خەریو بکەوێتە خوارەوە ئەوەندە گریا ئەبوو عوبەید کاتێک کە چوو جەنگی کرد وەسیەتێکی ئیمامی عومەری لە یاد کرد ئیمامی عومەر پێی وتبوو قەت ئەو نەکەوێتە بینی من و تۆ جێیشەکە ئەبێ نێوان من و تۆ ئاوی تێ نەکەوێت جسرێکی زۆر بەسیط و بچووکە بوو کە سەیری کرد فورسەکان ڕائەکەن ئەبوو عوبەید بڕیاریدا هەرچی هاوڵان پێیان وت ئاگەر لێبێ نەپەڕیتەوە وتی هەر هەمووتانەوە پەڕنەوە ئەمری کرد ئیجتیهادێکی هەڵا 8,000 لە جێشی ئیسلامی چوونە ئەو بەری ئاوەکە کە چوونە ئەو بەری ئاوەکە فورسەکان هەوڵیاندا بە ئاگر لە دوورەوە تیریان ئەنابەت جیسرەکەەوە تاکو جیسەکەیان سووتان جیسەکە تەختە بوو هاوڵان لەو نێوانە کەوتن نەیانەتوانی بگەڕێنەوە جەنگێکی زۆر سەخت ڕوویدا وردە جەنگەکە قورس بوو ئەبوو عوبەید هەر هاواری ئەکرد بۆ پێشەوە بچن هەتاوەکو خۆی شەهید بوو پەلاماری فیلێکیدا کە فیلەکە هاتە پێشەوە لوتی فیلەکەی بەرکەوت و لە شوێنەکە کەوت و شەهید سەری بەر یەکێک لە بەردەکان کەوت و شەهید یەکسەر موثەنا لێرە بووە بە قائیدی جێشەکە موثەنا جەنگێکی زۆر بەهێزی کرد بەرەو پێشەوە چوو لە پشتیشەوە کۆمەڵە موسڵمانی فارس و ئەوانەی کە لەگەڵ خۆیان بوون پێیوتن هەرچیتان کردو جیسرەکە چاکەنەوە لایە کۆمەڵێک لەگەڵ خۆیان هێرشیان نەکرد لایە هەوڵی ئەدا هاوڵان وردە لە دوایەوە دەرچن ئەفەرمێ زۆر بە سەلامەتی بە پردەکە شەوێک 2000 کەسی جارێ دەرکرد وردە بە محاولاتی زۆر هەوڵیدا جێشەکە ڕزگارکە بەڵام تا موثەنا هاتەوە ئەمدی و جێشەکە ئەوەنە ترسا بوو شکا بوو ڕایان کردبووە هەندێکیان نزیکی مەدینە گەیشتنەوە مەدینە ئەفەرمێ ئیمامی عومەر کە ئەم مەشهەدەی بینی زۆر بێتاقەت بوو بینی ئەم هاوڵانە بڕێکیان شکاون گەڕاونەتەوە تازە هیچ ئەمەلێکیان نەماوە وتی ئێستا کێ ماوە لێ وتیان وەڵا بەس موثەنا ماوە موثەنا و جێشێکی کەم لەم بەری ئاوەکەوە هاتوۆتە ئەم بەرەوە جیسرەکەی شکاندووە و چاوەڕێک ئیتر تیر لەم بەرەوە بوو ئەو بەر بۆ یەکتر ئەوەشێنن هیچی تریان پێ ناکرێت جارێ وەستاوە زۆر دوعای بۆ موثەنا کرد اینجا فەرمووی با مەدەد بڕوە بەرەو لای موثەنا ئیمامی عومەر لەم جەنگا قەراریە خۆی دەرچی خطبەیەکی زۆر عەزیمیدا بڕیاریدا نەفیری عام هەرچی ئیماندارە بێ بچێ بۆ ئەم جەنگە لەگەڵ فورسە هەمووی بەڕێکەوێ ئەو بۆ حتا قەراخی مەدینەش ڕۆشت دواتر هاوڵان ڕاگیریان کرد و لە باسی سعدی کوڕی ئەبی وەقاس عەرزم کردن کە سعدی کوڕی ئەبی وەقاسیان نارد کە سعد ڕۆشت بینی ئەم قارەمانەتی موثەنا وردە جەنگ گەرمە بوو بەڵام سعد زۆر نەخۆش بوو کێ قیادەی جێشەکەی ئەکرد بە فعلی بریتی بوو لە موثەنا لە جەنگێکە کە پێش قادسیە جەنگێکی زۆر گەورە ڕوویدا پێ ئوترێ معرەکەت البوەیب پێ ئوترێ یوم الأعشار تەنها یەک جەنگ هەیە بە درێژایی مێژووی ئیسلامی پێ وتە یوم الأعشار یوم الأعشار یعنی چی کاتێک کە جەنگەکە تەواو بوو سەیریان کرد 100 هاوڵی پێغەمبەریان بینی صلی الله عليه وسلم کە شەهید بوون هەر هاوڵێک 10 کەس بە دەوریەوە کوژرا بوو ئەتە هەر یەکیان 10 کەسی کوشت بوو اینجا خۆی شەهید بوو ئەوە جەنگەکە گەرم بوو لە هیچ جەنگێکی ترا شتی وا ڕووی نەداوە 100 کەس یەکی 10 کەس بە دەوریانە کەوتبێ کوژرابێ بۆیە ناویان لێنا یوم الأعشار ڕۆژی دەیەکەکان ئەو هەموو دەیەکە کەوتبوون لە پەناییەکە ئەفەرمێ لەم جەنگە
سەرەتا مەسعودی برای شەهید مثەنا ڕووی کردە هاوڵان و جێشی ئیسلامی و هاواری لێکردن ئەوە مەسعودی براشم شەهید ئەم ڕۆژە ڕۆژی کەرامەتی ئیسلام ئەبێ جوهدێکی زۆر گەورەکەین لە بەرامبەریشانە میهڕانی هەمەدانی قائیدی جێشی فورسەکان جەنگێکی زۆر گەورە لێرە ڕوویدا ئەخیرن بە نەسرەتی موسڵمانان تەواو بەڵام مثەنا خۆی بۆ خۆی بریندار پێش ئەوەی بچن ناو مەعرەکەی قادسیەوە مثەنا کۆتایی بە حیاتی هاتوو شەهید ئەم قائیدە گەورە تەسەووری ئەم پیاوە بکەن تا ئیمامی عومەر ئەفەرمێ لە هەندێک ڕیوایاتە کە باسی وەفاتی شەهیدبوونی مثەنا ئەکەن ئیمامی عومەر ئەفەرمێ ئەو کەسەی کە مؤەمر نەفسیهی خۆی بۆ خۆی کردە ئەمیر و شەهادەتیشی بە قسمەت دێنە ئیمامی عومەر مەسعودی برای بینی مثەنای نەبینی مثەنا جەنگ و جیهادێکی زۆر گەورەی کرد لە پێناوی خۆیان جەلە جەلالوه دیقەت لە حیاتی ئەم هاوڵە بەڕێزە ئەدەی زەمنێکی زۆر کەم بە دیداری چاوەکانی بە دیداری چاوی پێغەمبەری خۆی صلی الله علیه وسلم بینیوە بە گوێکانی خۆی گوێ لە وتەکانی بووە کە ئاەتی قورئانی بەسەرا خوێندوێتە ئیتر ئەوە بۆتە سەرەتایەکی خێر بۆ ئەم ئیتر ئەمە بۆتە دەواازەیەک بۆ خزمەتکردنی ئەم تەسەوور کە خزمەت ئەکا لە موسڵمانکردنی خەڵکە خزمەت ئەکا لە جەنگ و جیهادە خزمەت ئەکا لە نەسرەتی دینە هەموو کۆتایی حیاتیشی هەر لە خزمەتی دین و نەسرەتی دینە والله ئینسان شەرم ئەیگرێ کە ئەم پیاوە عەزیمان لە خزمەتیانە ئەوەستێ ئەبینێ بە زەمانێکی کەم ئەم پەروەردە قەویە بەهێزە خۆ ئەمانە ئەگەر سوڵتە و دنیایان بویستایە فورس هەموو شتێکی ئەدانێ بەڵام قبوڵی ئەمەیان نەئەکرد لە پێناوی خۆیان جەنگ و جیهادیان ئەکرد خۆ ئەمانە بەرهەمی هیچ شتێکی خۆیانیان نەخوارد مثەنا بەرهەمی هیچ کارێکی خۆی نەخوارد هەر لە ناو مەیدانە خۆش و براشی شەهید بوون بەڵام تەسەوورکەن لە ناو فرس و عێراق هەر کەسێ موسڵمان ئەبێ ئەجری ئەم دوانەی تێ ئەجری ئەم دوو کەسەی تێ کاتێکە چەند سەحابەی پێغەمبەر هەن صلی الله علیه وسلم هەر ناویشیان ئێمە نازانین ئەزانن ئێمە کە ئێستا دینداری ئەکەین ئەجری ئەوان ئەگات چکە ئەوان پەیامەکەیان بە ئێمە گەیاندوو ئەوان زەحمەتیان کێشاو ئەوان ماندوو بوون لەگەڵ گەیاندنی ئەم پەیامەیە لە ڕاستیە ئەگەر موسڵمانان بکەونەوە سەر قاچەکانی خۆیان یان شەباب و گەنجمان وەکو ئەمڕۆ نابێ تەسەوورکەن ئەمڕۆ گەنجمان نازانێت چی بکایێت ئەڕوا نازانێت لەکوێ مەیدانی خۆی بدۆزێتەوە بەڵام لە زەمەنی پێشترا کە ئێمە لەسەر دەسەڵات و توانا بووین گەنج مەیدانی ئیشی خۆی دۆزی بوو بۆیە لە زەمانێکی کەمە ئەوە باڵای ئەکرد گەورە ئەبوو بەهێز ئەبوو خزمەتی دینەکەی ئەکرد ئێمە ئەگەر ڕێژەی شەهیدەکانی ئومەتی ئیسلامی بژمێرین هەزاران ملیۆنەهان ژمارەیان نازانین ناتوانین بە درێژای مێژووی ئەم ئومەتە شەهیدی لێ ئەکرێت هەموو خوێنی ئەم شەهیدانە ئەبێتە هۆکارێکە ئەم ئومەتە سەرکەوتوو ببێ سەرکەوێتەوە تەسەوور کە کەسێکی وەکو مثەنا ئەگەر هەندێک لە کتێبەکانی سیرە بەو شێوازە شتانێکیان کۆ نەکردایەتەوە هەر حیاتەکەشیمان نەئەزانێ بەبێ ئەمەی کەسێک پێی بڵێ ئەزانێ ئەم دینە مادام إن الله يأمر بالعدل والإحسان بعدالة خوا لەسەر زەویا بچەسبێتتر ئیش بۆ ئەمە ئەکە شتێک زۆر گرنگە لە ئینسانی موسڵمانە و کۆتا خەڵ لە خزمەتانە والله هەممی ئێمە نابێ هەممی دنیا ئەبێ هەممان بۆ دینەکەمان بێت چۆن دینەکەمان تەسبیت کەین چۆن بەرپایکەین چۆن شۆڕشی دینەکەمان بگەینە هەموو شوێنێ تەسەوور کە تۆ بە تاقی تەنهای لەم سەر زەویە بەس تۆ موسڵمانی چۆن ئەم پەیامەی خوا ئەگەین ئایا ئەخەوی ئایا خۆت مەشغوڵەکەی بەشتی لاوەکی چۆن کاتەکانت تەوزیع ئەکەی چۆن خزمەتکاری ئەکەی ئەم هاوڵانە لەم پەیامە بە جوانی تێگەیشت بوون بۆیە ئەوە بەهێزەوە کاریان ئەکرد و بە پڕتاو خەریکی ئەم کاروبارە گەورانە بوون ئێمەش وا تەسەوورەکەین ئەگەر جزئێکی کەم لە حیاتمان بدەینە ئیسلام و ئەزانی هیچمان نێشتوتەوە ئەمانە هەموو عمری خۆیان بەخشی ئیسلام لەوە تێگەیشتن ئەرکی ئیسلام بەسەر شانیانەوەیە بۆیە خوای گەورەش ئەم خەڵاتە گەورانیان پێ عەتاءەکە چونکە شەهادەت هەر خەڵاتە نەسرەت هەر خەڵاتە ژیان لە پێناوی خۆیە خەڵاتە مردن لە پێناوی خۆیە هەر خەڵاتە خوای گیان لە خەڵاتەکانی خۆت بێ بەشمان مەکە دەرگاکانی خێر بەسەرمانە بکەرەوە عاقبەتمان پڕ خێر کە إلهي داوان لي أكين بناوي جوانت بصفتي برز باسمي عظمت درجة كاني خير بسر ما نبكروا ضل آرام وروح آرام من ك
ژیانمان پڕ لە ئاسوودەیی بکە یا رب العالمین. خوای گیان داوای چاکانی ئەم دنیا لێ ئەەکەین، داوای چاکانی ئەو دنیا لێ ئەەکەین. خوای گرفتەکانمان چارەسەر کە ئێمە ضعیف و زەلیل و لاوازین یا ئیلاهی. هانای ضعیفی و زەلیلی خۆمان بۆ تۆ بەرزەکەینەوە، تۆ خۆت بە هانامانە وەرە، تۆ خۆت دەرگای خێرمان لێ بکەرەوە، تۆ خۆت سەرمان بەرزکە یا ئەکرەم الئەکرەمین. خوای داوا لێ ئەەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت، بە کەڕەمی خۆت یا ئیلاهی ئارامی بەسەر دڵمانە ببارێنە، ئارامی بەسەر ڕۆحمانە ببارێنە، ئارامی بەسەر ماڵمانە ببارێنە. یا ئیلاهی داوا لێ ئەەکەین بە ناوی جوانت وەصیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت دڵمان ڕۆشن کەرەوە بە نووری قورئان یا ئەکرەم الئەکرەمین. خوای گیان تۆ خۆت ئەزانی ئەم ئومەتەی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم کافران و بێدینان شەکەتیان کردووە. یا ئیلاهی هانای شەکەتی خۆمان بۆ لای تۆ بەرزەکەینەوە. یا ئیلاهی بمانگێڕەوە سەر عدالەتی خۆت و سەر قیادەی جیهان یا ئەکرەم الئەکرەمین. یا ڕەبی خوایە لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە، بە گەورەی خۆت سڵاوی ئێمە بگەێنە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، یەک ناومان لە خزمەتیا بێنە، خۆشەویستی دڵی ئێمەی پێ بگەێنە. یا ئیلاهی ئێمە بە ڕۆح و دڵمان سەڵاوات بۆ دیداری ئەو شیرینە ئەنێرین، تو گەورەی خۆت سەڵاوات و سەلامی ئێمەی پێ بگەێنە یا ئەکرەم الئەکرەمین. خوای گیان داوات لێ ئەەکەین لە بەهشتا لەژێر ڕەحمەتی ئەوە کۆمان کەرەوە. یا ئیلاهی بە ئومەتی ئەو قبوڵمان کە، لە زمرەی ئەتباعی ئەو قبوڵمان کە، بە ئومەتی ئەو وەرمان گرە یا رب العالمین. خوای گیان ئەگەر چی هەڵ و کەم و کوڕیمان زۆرە، ئەگەر چی ڕەشی ناو گوناهەکان و گەوزاوی ناو گوناهەکانین، بەڵام یا ئیلاهی تۆ خۆت ئەزانی، یا ئیلاهی تۆ خۆت شاهیدی کە بە دڵ دینەکەی تۆمان خۆشەوێ، کە بە دڵ تۆمان خۆشەوێ، کە بە دڵ پێغەمبەری خوامان صلی الله عليه وسلم خۆشەوێ. دەیا ئیلاهی داوات لێ ئەەکەین بە ڕەحمەت و کەڕەمی خۆت بەو خۆشەویستیانی دڵمان لێت ئەپاڕێن و لێت ئەلاڵێنەوە، چاکەکانی ئەم دنیا ئەو دنیامان بە قسمەت کە. آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين. خواهي قول لقناهي من الشيء وجبوري خوالي من قبولك.